دام باش بخير هاتن كورت كونكشن جدنجي امريكا لواشنطن دم جمير هشتي سبيدا روجا دوشنبه كورت كونكشن اسر بلاتفورمين دنجي امريكا وساتلايتا ان ار تي تي وشاندن از داخل شمو دقال هيرو زنگانا هيفيا دمن خوش جوارا دكين لای منیشەوە سڵاوتان لێبێت هەتا کۆتایی بەرنامەکە لەگەڵماندا بن کۆمەڵێک بابەتی جۆرا و جۆرمان هەیە لەوانەدا پەرسەندەکانی شەڕی ئۆکرانیا راپۆرتێک لەسەر سزاکانی حەمیدی نووری لە سوید زیادبوونی حاڵەتەکانی ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان و ترسی ئەمریکایەکان لەوەی ئەگەری هێرشی تورکیا بۆ سەر باکووری ڕۆژهەڵاتی سووریا ببێتەوەی زیادبوونی هەڕەشەی داعش. هەرد بەرنامە ئیرۆدا لە ئەستانبولێ خۆپێشاندەر داخوازە ئازادکردنا 16 ڕۆژنامەوانên کوردێکن لە مەها 6 هاتنە گرتن. پۆلیس دەڵێت ڕۆژی یەکشەمە کەسێک لە بەشی چێشتخانەکانی مۆڵێکی ویلایەتی ئیندیانە تاقەی بەنێو خەڵکیدا کرد 3 کەسی کوشت و 2 کەسیش بریندار بوون و کەسێکی سیڤیلی کە دەمانچەی پێبووە تاقەی لە هێرشبەرەکە کرد و کوشتی. جیم ئایسن بەڕێوەبەری بەشی پۆلیسی شاری گرینوود وتی پیاوەکە بە تفەنگێک و چەند شانەیەکی گولەوە چۆتە ناو مۆڵی گرینوود پارک و لە بەشی چێشتخانەکان دەستی بە تەقەکردن کرد. ئایسن لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا گوتی کەسێکی چەکداری سیڤیل تەقەی لێکردوتەوە و کوشتی. بەگشتی 4 کەس کوژراون و 2 کەسیش بریندار بوون. ئایسن وتیشی پۆلیس دەستی بەسەر جانتاکەی گومانبارەکەدا گرتووە کە لە توالێتەکانی نزیک شوێنی نان خواردنەکەەوە بووە. پۆلیسی شاری ئیندیاناپلس و چەندین دەستگای دیکە لە لێکۆڵینەوەکاندا هاوکاری دەکەن. شارەداری باژارە یوڤاڵدیە ویلایەتە تەکساس و دێ تەقەکردنەکە دێ خوێندنگەها وێدا لە مەها 5 گولانی 21 کەس هاتین کوشتن دۆ یەکشەمبێ گوت لێکۆڵین دێ وەرەکردن ji bo ku were zanîn ka tevaya ajansên ewlehiyê çi ji wan berpirsiyarbûn li cihê komkujiyê. Şereda li Yuvaldî Dan McLaughlin got jî hemû kamereyên polîsan vîdyoyên polîsên bajar li demê teqekirinê dê dibistana Rab Elementary School da li 24 meha 5 dê bikevin pêş taqîkirin û lêkolînan û dê werin weşandin. Ev daxuyanîha dan piştî lêkolîna polîsan diyar kirî yan lêkolîneka pêşîn diyar kirî ku nêzîkî 400 karmendên ajansên ewlekariyê geha bûn cihê Rûdanê lê biryara rast û durist nehadan û di encam de 21 kes 19 zarok û 2 mamosta hatin kuştin. Raporta heştî lapereyê rexneyê li saziyên polîsên federalî girt û herwesa karbidestên xwecihiyên başûrê Texas ji ber ku neşyan biryarê bidin heta ku rewş negeha wê çendê ku 21 kes werin kuştin bi destê yek çekdarî di nav jorên xwendinê de. Dengê Emrîka Cavkaniyeka pêbaweriyan û çaw agahiyan. Birêya malper û platformên mîdya civakiya dengê Emrîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. لە کاتێکدا سوپای رووسیا فشارەکانی زیاد دەکات لەسەر ڕۆژهەڵاتی ئۆکرانیا سەرۆکی ئۆکرانیا ڤڵۆدیمیر زێلەنسکی ڕۆژی یەکشەمە سەرۆکی دەستگای ئاسایشی ئەو وڵاتە و داواکاری گشتی لە کارەکانیان دوورخستەوە و ئاماژەی کرد بەوەی سەدان ڕێوشوێنی تاوانکاری و خیانەت بە هاوکاری کەسانی نێو ئەو بەڕێوەبەرایەتیانە ئەنجام دراون. زێلەنسکی گوتی بە تایبەتی زیاتر لە 60 کارمەندی ئۆفیسی داواکاری گشتی لە ناوچەداگیرکراوەکاندا ماونەتەوە و کار لە دژی وڵاتەکەمان دەکەن. گوتیشی کۆمەڵێک تاوانی لەم شێوەیە لە دژی بنەماکانی ئاسایشی نیشتیمانی دەوڵەت و ئەو پەیوەندیانەی کە لە نێوان هێزە ئەمریکانی ئۆکرانیا و خزمەتگوزاریە تایبەتەکانی رووسیادا تۆمارکراون پرسیاری زۆر جدی لەبارەی سەرکردەکانیانەوە دەوروژێنن. زێلەنسکی لە وتارەکەی ڕۆژانەکەیدا گوتیشی
ڕۆژی یەکشەمە ڕایگەیاند لە پەیوەندێکی تەلەفۆنیدا بە جەستن ترودۆی سەرۆکوەزیرانی کەنەدای ڕاگەیاندووە کە ئۆکرانیا هەرگیز بڕیاری کەنەدا قبول ناکات بۆ ڕادستکردنی تۆربنەکانی نۆرد ستریم بە ئەڵمانیا کە دواتر بدرێت بە رووسیا. زێلنسکی هەروەها وتەکانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی رووسیای ڕەت کردەوە سەبارەت بەو هۆشداریانەی کە هەر هێرشێک بکرێتە سەر ئەو پردەی کە کریمیای رووسیا بەیەکەوە دەبەستێتەوە لێکەوتەی وێرانکەر بۆ سەرکردایەتی ئۆکرانیا بە دوای خۆیدا دەهێنێت. ماریا ئۆڤسیان نیڤۆکایە میدیاکارە رووسی و لە مەحاسێ ئادارێ ڕاستەوخوا لەسەر تەلەڤیزیۆنان لەسەر تەلەڤیزیۆنێکی لە دژی کارێن لەشکری رووسی لە ئۆکرانیادا نەڕازی بوون خویاکری دۆ لە مۆسکۆ ji بۆ دەمەکی کورد هاتگرتن. پۆستن لەسەر تەلەگرامە ماریا بەخوا خویا دکا و ئەو هاتگرتن دەما دوو پۆلیس ببورن وێ بەرەف ئۆتۆمبیلەکە سپی دبن دە پێڕا وێ لەسەر فەیسبووکی نویسان دەبوو و ئەو ji بۆ گەڕ ڕاستەی خوا دەرکەتبوو دەما پۆلیسان ئەو گرتی و نەها لە ناوەندی مۆسکۆی پۆلیسانە. پشتی سێ دەمژمێران ئەو هات ئازادکردن. گرتناوێ دۆ یەکشەمێ پشتی وەشاندنا سەر فەیسبووکی بوو و وێنەیە وێ لەبەر پۆستەرێکی دەرکەتیە لەسەر نویساندیا و سەرۆکی رووسی ڤلادیمیر پۆتین مرۆڤ کوژە و سەربازی نوێژی فاشستن. چەند زارۆک دەوێ وەرن کوشتن هەتا ئەو وەرە ڕاوەستاندن. رووسیا ڕادەگەێنێت کە ئامانجە سەربازیەکانی ئۆکرانیایی لەناو بردووە لەوانە سیستەمی موشەکاوێژی هیمارس و شوێنی هەڵگرتنی سیستەمی موشکی هارپۆنی دژەکەشتی. گوتەبێژی وەزارەتی بەرگری رووسیا بە پامنێرانی گوت دامەزراوەیەکی ئەمبارکردنی موشکی دژەکەشتی هارپۆنیان تێکشکاندووە کە لەلایەن وڵاتانی ناتۆوە بە ئۆکرانیا درابوو. ئیگۆر کۆناشینکۆڤ گوتیشی چەند موشک هاوێژی هیمارسیش تێکشکێنراون کە دروستکراوی ئەمریکا بوون. ئاژانسی دەنگوباسی ئەسۆسیێتد نەیتوانیوە ئەو قسانە لەلایەنێکی سربەخۆوە پشتڕاست بکاتەوە. لە هەرێما باکووری باژارێ خارکیڤ دوام باژاری ئوکراینایە عێریشەکە موشکên رووسی سێ کەس لە باژارێکێکی بناوێ چوهوو کوشتن و خانیên سڤیلان و دبستانێک jî wêran kirin. فەرمانڕەوای هەرێمی خارکێڤ گوتی بەهۆی هێرشێکی ئاسمانی رووسیاوە بۆ سەر شارۆشکەی چۆهۆیفی هەرێمی خارکێڤ سێ کەس کوژراون لە نێویشیاندا ژنێکی تەمەن 70 ساڵ و هەروەها سێ کەسی دیکەش بریندار بوون. تا هەموو ئۆکرانیەک نەکوژرێت ئەم شەڕە ڕاناگرێت. بۆچی ئێمە تەنها لەبەر ئەوەی لە ئۆکرانیا لەدایک بووین؟ بۆچی من؟ ئێمە بە ئاشتی و ئارامی ژیانی خۆمان بەسەر دەبرد. ئەوان ژنەکانیان لە هاوسەرەکانیان منداڵ لەدایک برایان لە خوشکیان دابڕاند. خەڵق بەهۆی ئەم تەقینەوەیە لە نەخۆشخانەی دەرونی خەوێندراون و بەرگەناگرن. زیاتر لە 20 هەفتە بەسەر هێرشی رووسیا بۆ سەر ئۆکرانیا تێدەپەڕێ شەڕێکە تاوەکو ئیستا بووەتە هۆی کوژرانی هەزاران کەس و ئاوارەبوونی ملیۆنان ئۆکرانی. ڤۆلۆدیمیر زەلەنسکی سەرۆکی ئۆکرانیا مۆسکۆ تاوانبار دەکات بەوەی کە هەڵدەدا زۆرترین زیان بە وڵاتەکەی بگەێنێت و گوتی ئوکرانیا بەرەگەی ململانەکان دەگرێت. گوتەبێژی هەواڵگری سەربازی ئۆکرانیا دەڵێ رووسیا تۆپبارانەکانی لەسەر جەمبەرەکانی پێشەوە چڕ کردوێتەوە. پارێزگای نیکۆپۆل ڕایگەیاندووە کە زیاتر لە 50 موشکی رووسی بەر شارەکە کەوتووە و لەو هێرشانەدا لانیکەم 2 کەسی مەدەنی کوژراون. ئۆکرانیا دەڵێ لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا و لە میانەی چەند هێرشێکی هاوشێوەی رووسیا لە ناوچە شاریەکان لانیکەم 40 کەس کوژراون و رووسیاش دەڵێ کە بنکە سەربازیەکانی کردووەتە ئامانج. چۆن دەڵێیت دەترسیتیان نا؟ چۆن ناترسم؟ سپاس بۆ خوانەوە کچەکەم لێرە نین و ئەوان لە دەرەوەی شاردا دەژین. دوا بە دوای شکەسهێنانی هێزەکانی رووسیا لە دەست بە سەرداگرتنی کێفی پایتەختی ئۆکرانیا و شارە گەورەکانی دیکەی باکووری ڕۆژهەڵاتی ئەو وڵاتە لە هەفتەکانی یەکەمی هێرشەکەیدا لە ئیستادا سوپای رووسیا سەرنجی لەسەر گرتنی ناوچەی دۆنباسە کە دڵی پیشەسازی ڕۆژهەڵاتی ئۆکرانیایە. دۆنباس کە لە دوو پارێزگای دۆنێتسک و لۆهانس پێکدێ لە ساڵی 2014ەوە شوێنی ململانەی نێوان سوپای ئۆکرانیا و جوداخوازانە کە لەلایەن مۆسکۆوە پشتیوانی دەکرێن. مۆسکۆ هەڵدەدا ئۆکرانیا تا سنووری ڕۆمانیا لە دەریای ڕەش داببڕێنێت و ئەگەر لەم کارەدا سەرکەوت و بێ گورزێکی کوشەندە لە ئابووری ئۆکرانیا دەدات و هەروەها دەیەوێ کوریدۆرێک بۆ جوداخوازان لە مۆڵدۆڤا دروست بکە. ئەو ناوچەیەی کە تێدا بنکەی سەربازی رووسیا جێگیرە. بەفراوی نووری دەنگی ئەمریکا، واشنگتۆن.
هەر سەبارەت بە داگیرکاریەکانی رووسیا لە ئۆکرانیا دەچینە لای هاوکار سیروان قچۆ. سیروان، شەڕی سەپێنراوی رووسیا لە ئۆکرانیا هەر بەردەوامە، دوایین پەرسەندنەکان لەوێ چین؟ بله هیرو پشتی که روسیا پرانیا هرما دونباس خست جیر کنترل خود دشن هفته انداویده نوها ایدی آرمان جاوی سرکه دوار استراتژی ده او کو هرمن الجير كنترولا هين الجير كنترولا اوكرانيا لسر دريا رش كنترول بكن بشتيكو ماريوبول وخسرون وقالك باجارين دنيا استراتيجي لسر دريا رش كنترول كر نوها ارمان جاوي سركيك وباجار ميكولايف كنترول بك غرينجيا فيك تشي هيرو او كو روسيا دخوازه ري لبرچونو هاتنا كشتيين لشكري وين وكيدن ين روسيا بقرا تنه باجارك ونها الجير كنترولا روسيا الجير كنترولا اوكرانيا يا لسر دريا رش اوديسا يا اوديسا بندرك جرينج لور هي نتنج بو اليكاريين لشكري بو اوكرانيا اللي هروها جبو درخستنا خوارن وجنم كو اف نهاجي جهه ريكف بويه جهه دانوستندن وجنگشه دنافبرا اوكرانيا وروسيا ويكيتيا اوروبا داكو بحطاره ديك روسيا رازي بكن كو بهلا اوكرانيا جنم ج ور درخينه دريا بندرا اوديسا وبر بازار جيهاني و حطانها او يك نهات يكرن وهجر رش هجر روسيا شر خو لسر لدردريا رس بردوام بك او باستنجي هر زياده ترببن بله سیروان هر وکو له حوالەکانیش باسمان کرد سەرۆکی ئۆکرانیا ڤلۆدیمیر زێڵنسکی سەرۆکی دەستگای ئاسایشی ئەو وڵاتە و داواکاری گشتی لە کارەکانیان دوور خستۆتەوە ئاماژەی بەوە کردووە کە سەدان ڕێوشێنی تاوانکاری و خیانەت بە هاوکاری کەسانی نێو ئەو بەڕێوەبەراتیانە ئەنجام دراون و ئەمەش جاری یەکەم نییە کە کەسانی باڵا لە پۆستەکانیان دوور بخرێتەوە. ئەم هەنگاوە چ گرنگیەکی دەبێت بۆ ئۆکرانیا؟ گەلێکی گرنگە هێرۆژ بەرگ و ئەمژبیر نەکن یەک ژوان هەرد و کەسێن سەرەکی بەرپرسی ئاژانسا استخباراتên نافخۆیی ئیڤان بۆکانۆڤ شێوەرمەند بوو و هەڤالێکی زارۆکتیە یە زێلێنسکی بوو ژبەرلۆ گرینگە و ئەوەیە دووەختا شەر دەپێرما بوو ئەنها ئەو وان هەرد و کەسان خیانەتێ تۆمەتبار ناکە ئەو تەنێ دەبێژە کارمەند بدەهان کارمەند ناو وان هەرد و دەستگەهێن گرینگ هەم دۆزگرێ گشتی و هەمژی دەستگەها استخباراتên نافخۆیی بروسیا دانوستاندنێ دەکەن بە تایبەت لە هەرێما دونباس كولويدا كي يكش سدمين كو اف باجارين فيدا ويكتن جير كنترولا روسيا او كو هجماره كمزنج كارمندن استخباراتي لقال حكومه روسيا ولقال ارتيشا روسيا دانوستندن كرن وبو سدم كو او باجار باواكي بلاسترتي كم جير كنترولا روسان دجبرولو از باوردكم دقونا غابيدا اف نقاش ودبيتا كول كييف ورا كرن كو تشاوا كاربن او كارمندن كول وان هريمان مانه وان بينن دفرندن او ناخوازن او تجربه 2014 افتش شيبو ناخوازن كو او تجربه جارك دن ورا دوباره كرن و اف يك زيانه لهالوسطى اوكرانيا لدفرندن ولات بك بله باشا هل لهمان وتاریدا زێلەنسکی ئاماژەی بەوەش کرد کە تۆربنەکانی نۆرد ستریم ڕادستی ئەڵمانیا ناکات و داواکاریەکەی سەرۆگۆزیری کەنەدای ڕەت کردوتەوە. ئەمە چ کاریگەریەکی دەبێت بۆ شەڕی سەپێنراوی رووسیا لە ئۆکرانیا؟ هيرو ليفر هنا كونتكست جرينجا اف بارتشين توربينين ينكو باشكن جرينجن ج خطا نورد ستريم يك كو غازا خورستي ج روسيا برب المانيا بتاع فايغلكي جرينجا كنديد بين كنديد بين المانيا هينجي بيويستياوي وبيديفياوي جرينج بفي غازي هي وجبو في كي دفي اف بارتشين توربينان ورن شاندن اوكراني دبيجن حتى كو تري لبر روسان نجره و او شر خو اوكرانيا بردوام كن دفي سزاين ابوري بتمامي ورن چسپاندن حتى كو تقارب ري لبر اوبراسيون لشكريه روسيا بگرن لي كندي دبيجن نا دفي قونا غابه دفي نها هولدانا كهما هنگ هبند نافبرا اوروبيا وامريكا وكنديا ده حتى كو قارب ري البروي يعني حتى كو اف سزا بتمامي ورن دانين سپاس سیروان. سپاس. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. بەرپرسانی باڵای پەنتاگۆن نیگەرانن لە ئەگەری لەشکەرکێشی سەربازی تورکیا بۆ باکووری سووریا و چۆنێتی کاریگەری لەسەر شەڕی ئەمریکا دژی گروپی دەوڵەتی ئیسلامی
داعش ئەوان دەڵێن نیگەرانی سەرەکی ئەوەیە کە هەر جوڵەوەیەکی سەربازی تورکیا بۆ ناو سووریا هێزەکانی سووریای دموکرات کە کوردە سەرکردایەتیان دەکەن و دۆستی ئەمریکان لە شەڕی داعش دوور بخاتەوە. ئەمریکیەکان دەتوانن چی بکەن بۆ ڕێگریکردن لە ئۆپراسیۆنێکی تورکیا. سەرهەنگ حەمە سعید بەڕێبەری بەرنامەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیمانگای ئاشتی ئەمریکا USIP لەگەڵماندایە. بەیانی باش کاکە سەرهەنگ ئەگەر ئەمریکی ئەمە بزانن کە شتێکی بەو شێوەیە ڕوودەداتن و داعش بەهێز دەبێ بۆ ڕێگری لێ ناکەن یان هەر لە سەرەتاوە بۆ ڕێگا پێیادن کەمە پرسیاری یەکەمی هەر کەسێکە ئێستا دەیکاتن. ئەم کاتە باش کاک تەخیل سڵاو ڕێزم بۆ جەنات و بینەرانی خۆشەویست. بێگومان ئەمریکا و تورکیا دوو هاوپەیمانی گرنگن بۆ یەکتری لە هاوپەیمانی ناتۆ، بەڵام هاوڕان نین و ناکۆکن لەسەر ئەوەی کە ڕۆڵی کورد و ڕۆڵی هێزەکانی سووریای دموکرات لە سووریایە چییە. لە ڕابردووە ئەم ناکۆچی هەردووچیان سەرڕای ئەوەی کە ئەمریکا نەک نیگەرانە بەڵکو ناڕەزاشە و ناڕەزای خۆشی بە تورکیا گەیانووە لە ڕابردووە و بۆ ئەم هەوڵە تازەیەش کە ئۆپەراسیۆن بکات لە سووریا کە بە شێوەیە هێزەکانی سووریای دموکرات بکاتە ئامانج و ئەو ناوچانەی کە ئەوان بڵین هێزیانتیا هەیە نەکرێتە ئامانج و لەبەرەوەی کە وەکو هاوپەیمانێک ئەمریکا ئەیانەوە بیان پارێزێ و دووەمینیشان ئەو مەترسی ئەبینێ لەوەی کە ئەگەر هێزەکانی سووریای دموکرات بچنە بەرەنگاربوونەوەی هێزی تورکیا ئەمە بوارەیات بە داعش هەم چەکدارەکانی ئازادکە و هەم ئۆپەراسیۆنی زەرەر ئامێز بگەێنێ. بەڵام پەیوەندی ئەمریکا و تورکیا بە شێوەیەکە کە تاکو ئێستا لە هەنێک جارە ڕوویاوە کە نەیتوانیەوە تورکیا بوەستێنێ و ئێستا شەڕی ئۆکرانیا زمینەیەکی بۆ تورکیا خۆش کردو کە ئەزانێ بەهای لە لای ئەمریکاش و لە لای رووسیا و لە لای ئەوروپاش بەرز بۆتەوە لە ئێستاە ئەم فشارە ئەکات بۆەوەی کە هەنێک هەنگاوی کە بچێتە پێشەوە لە بچووکردنەوەی قەوارەی هێزەکانی سووریای دموکرات لە سووریا. کاکسەر هەنگ تورکیا دەیەوێت چ دەستکەوتێکی هەبێت لەم ئەگەر هات و ئۆپراسیۆنێکی بەو شێوەیە دەستی پێکرد لە ناو سووریادا؟ بێگومان ئەوێت ناوچەی ئەو هێزانی کە هێزەکانی سووریای دموکرات باڵا دەستنتیایە بچوو کاتەوە و جێ لە جێگەی ئەوان هاوپەیمانی خۆی ئەو گروپە سووریانی کە هاوپەیمانیان ئەکات بڵین لەوێت جێگیریان کە و ڕاشی گەیانوە کە ئەوێت ژمارەیەک لەو ئاوارە سووریانەی کە لە تورکیان بیانگەڕێنێتەوە بۆ ئەو ناوچەوانە و مەش ترسی ئەوەی لێیە کە ناسەقامگیری دروستکە و گۆڕانکاری نەژادی لەو ناوچانەیە دروست بکە و بێگومان تورکیا جێ تێبینیە کە ڕاستەوخۆ هێزی سەربازی خۆی هەیە لە بەشێک لە عێراقا و بەشێک لە سووریایە بەرنمەیەکی جیۆسیاسی فراوانتری هەیە کە تورکیا خۆی ڕاستەوخۆ دەور ببینێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەنێمە تەوەرە سەرێکیەکانن کە بۆچی ئەوێت ئەم ئۆپەراسیۆنە بکە و بێگومان لە ڕووی بەرژەوەندی ئاسایشی نەوتەوەیشەوە نایوە کورد ڕۆڵێکی باڵا ببینێ لە سووریایە. کاک سەرنگ هەرچە دەتو باس کرد بەڵام بە کورتی مەسەلەی کە چۆن داعش قازانج لەو پێشاتەکە ئەو پێشاتە دەبینێ ئەگەر بوو حەزم دەکرد زیاتر بووم باسکەی یعنی بێژگەلەوەی کە ئەگەر دەرفەتێک بوو داعش دروست بێ کە ڕەنگە شەڕێک بکە چەکدەرەکانی خۆیان لە شوێنێک لە زیندان ئەوان لە زیندان ئازاد بکەن لە چ بوارێکی در بە چ شێوەیەکی تر قازانج لە پێشاتێکی بەو شێوێ دەبینن؟ داعش سێ جۆر مەترسی هەیە لە سووریا. یەکەم کە چەکدارێکی زۆریان هەیە ئێشتا ئازادن و ئۆپەراسیۆن ئەنجامێن دژی هێزەکانی سووریای دموکرات و لە دژی کەسان لایەنی تریش. دووەم ئامانجیان ئەوەیە کە ئەو 10,000 چەکدارەی کە ئێستا لە بەندینخانەکانی هێزەکانی سووریای دموکراتان ئازادیانکەن و سێمینیشان ئەو خێزانانەی کە لە هەیەە لە کەمپی ئەلهۆڵ و لە شوێنی ترە ئەیانەوێ ئازادیانکەن. هێزەکانی سووریای دموکرات کە بە پشتیوانی ئەمریکاشەوە بینیمان لە مانگی یەکی ئەم ساڵە
داعش هێرشی کردە سەر بەندیخانەیەک لە حەسەکە و هەنێک لە لایەنگرانی خۆیان ئازاد کردووە بە پشتیوانێکی زۆری ئەمریکا توانیان وەزعەکە کۆنتترۆل بکەنەوە. ئێستا ئەگەر بەرەیەکی جەنگی تازیان بەرامبەر بکرێتەوە هێزەکانی سووریای دیموکرات ناچارن هێز بکشێنەوە لەو ناوچانی کە ئێستا بەرەنگاری داعشە بنەوە لەو شوێنانی کە پارێزگاری چەکدارەکانی داعشەکەن کە لە بەندیخانە هەڵمەیەن ئەو کاتە داعش ئەم هەلە ئەقۆزێتەوە هەم بۆ پەلاماردان و هەم بۆ ئازادکردنی ئەو کەسانی کەمە بەستیانە. کاکسەر هەنگیانی لە چەند ڕۆژی ڕابردووە 20مان لە چەند کاربدەستێکی ئەمریکی و لە پەنتاگۆنیش کە شتێکی وا دەکرێت و مەترسی خۆیان نیشانەدەن. مەزلوم عەبدیش لە سووریا دوێنێ بوو یان پێرێ لە کۆنفرانسی ڕۆژنەمەوانیدا دەڵێ کە ئۆپراسیۆنێکی تورکی دەبێ یعنی ئامادەکاری کراوە و تورکیا دێتە ناو خاکی سووریا جارێکی دیکە. یعنی یەکێک پرسیار دەکات لە چ شوێنێک لە چ دەڤەرێک مەبەستی چی دەبێ چەند دەمێنێ ینی شێوەیەکی ئەوها قەت باس کراوە لە لای ئەمریکیەکان. تورکیا ڕوونە لەوەی کە لە ئامانجی ئەوێ پشتێنەیەکی ئەمنی بە درێژایی سنووری خۆی لەگەڵ سووریایە و بە قوڵایی 30 کیلۆمەتر دروست بکە. ئەم بەرنمەیە چەند ساڵێکە ڕێگەیانوە بەڵام پێشتر یا ئەمریکا و رووسیا دژی بوون یاخۆت زۆر کەس هەنێجار بەجددی وەریان نەئەگرت بەڵامەوەی کە ئەبینین بە قۆناغی جیاواز تورکیا وردە ئەم ئۆپەراسیۆنانەی کردووە بەشێک لەم ناوچوانی گرتووە ئێستا ئەوێت منطقی منبج و تەل ڕەفعات وەکو باسەکات داخڵ بێت لە بەرێکە ئەو بە گرنگی استراتیژیە بینێ بۆ ئەو ڕێگا شادەمارانەی کە هاتوچۆی ناو سووریای تایە و بەدەست هێزەکانی سووریای دیموکراتەوەیە. ئەمریکا و رووسیاش ناخوازن ڕژێمی ئەسەدیش ناخوازێ ئەم ئۆپەراسیۆنە ڕووبە هەنێ هەنگاویان ئەنجام باوە. ئێستا ئەبینیم زانین سەردانی سەرۆگەردۆگان و سەرۆک پوتن بۆ ئێران و لە میانەی گفتوگۆکیانە ئایا ئاڕاستەیەم ئۆپەراسیۆنە ئەگۆڕێ یاخود قەبارەکەی بچوو بکرێتەوە و سنووردار بکرێت ئەمە لە ڕۆژانی داهاتوە بەمان دەرەکەوێت. باشە لە سووریاش لایەنە سیاسیەکان داوایان کردووە کە هەرێمێکی بێفڕین لەوێدا بمەزرێ. تا چەندێک شتێکی وا واقعیە تا چەندێک ڕاستبینەوە ئەمریکیەکان جێ لێ دەگرن. ئەمریکیەکان لە سەرەتای شەڕ لە سووریاوە دژی ئەو بیرۆکەیە بوون کە ناوچەی دژەفڕین دروستکەن چونکە ناوچەی دژەفڕین ئەنی کارێکی ئاسان نییە هێزێکی سەربازی ئەوێت بۆ سەپاندنی و پارێزگاریکردنی لەو هێزە و ئەکرێت بەریەکارکەوتن ڕووبات لەگەڵ هێزەکانی سووریایە لەگەڵ هێزەکانی رووسایە. ئەمریکا تاکو ئێستا ینی هیچ زەمینە سازیێکی بۆ بارنی و لە ئاستی سیاسیشەوە زۆر پشتگیری ئەو فکرێ ناکە. بەڵێ سەرنگ حەمە سعید بەڕێبەری بەرنامەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە پەیمانگەی ئاشتی ئەمریکا لە واشنتن لەگەڵمان بوو. زۆر سوپاس. سپاس بۆیەوەش. ناوەندی ئەفرین و شێبا لە ئەنجومەنی سووریای دیموکراتیک و لایەنە سیاسەکانی ناوچەی ئەفرین سەبارەت بە هەڕەشە سەربازیەکانی تورکیا بەیاننامەیەکیان بۆ ڕای گشتی بڵاو کردوتەوە. لە ڕاگەیاندراوەکەدا داوا کراوە هاوپەیمانێتی نێودەوڵەتی دژی داعش بە پلەی یەکەم ئەمریکا هەروەها رووسیا ڕێوشوێنی دژ بە تورکیا بگرنەبەر بۆ سەپاندنی قەدەغەکردنی ئاسمانی بەسەر باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بە مەبەستی ڕێگریکردن لە هێرشێکی نوێ. سەبارەت بەم داواکاریە ئەندامانی فەرمانگەی پەیوەندیەکانی مەسەدا جەمال ڕەشید ڕایگەیاند داوا دەکرێت ئاسمانی ناوچەکە بەڕووی فڕینی فڕۆکەکانی تورکیا دابخرێت بۆ ئەوەی هێرشێکی نوێ ڕوونەدات چونکە ئەگەر شەڕ هەڵگیسێت جارێکی دیکە کۆمەڵکوژی و کۆچ ڕوودەداتەوە. بۆیە دەنگی هەمووان پێویستە لایەنەکان لە دژی هەڕەشەکانی تورکیا یەک بگرن. لای خۆشیەوە بەرپرسی لقی ئەفرین و شێبا لە پارتی سووریای پێشەڕۆژ محەممەد بایرام پێی وایە قەدەغەکردنی ئاسمانی یان ناوچەی دژەفڕین سوودی بۆ هەموو سووریایەکان دەبێت نەک تەنها بۆ ڕێگریکردن لە هەڕەشەی هێرشی تورکیا بەڵکو بۆ پاراستنی سەروەری سووریاش پێویستە. وەکو ئەم دەبیسن لە داڤارە ئەفرینی خەڵک دەترسن ئۆپراسیۆنەکە دیا تورکیە ببە سەدەمێک و ڕەوشاوان خراپتر لێوەرە و ببە سەدەمێک و کۆمەڵێن ئەنکەری پشتگیریا وان دکن پتر ئالوزیان لە هەرێمەوان یا پڕانیا کوردان پەیدا بکن. پامرە دەنگی ئەمریکا نەورۆز ڕەش و بمەڕەیە نەورۆزدەم باش بەری ئەم پرسیارە داخوازە
لایەنی سیاسی بکەش بۆ هەریمەکە بێفرین مە دەخواست ئەم ڕەوشە لەسەر عردی بزانن و ئەم بزانن ڕۆژانەژی نەهاژی بۆمبارانکردن هەر هەیە لەوەرێ. بله روشا ميداني كل هرما شهبة هيا وهروكي دن قندوارين باشور عفريني كو اوجي خط سينوري دا بهرمين كو دبن سرواريا تركيا وجروبين چكدار دانا جمعها قلاني وان دكارم بيجم بروجنا راسي توباران وارمانج گرتنا اتشا تركي وجروبين چكدار تي هني داويش خو ايروسبي وجارا دويم دفي مهدا نافندا باجاري ترفعتي وخالك كو جريداي حكومة سوريا جالية بالا فرقة بمروفيا ارتشا تركي هذا ارمانج كرن افروشا توباران كرن يا لهريمي هي عند كرم بيجن باقي في روجانا دبي سدما كونا پیدا كرنا آرامی الدوري هر وكيدن مدرسيا كو روجانا جيانا دربدرن عفرينيين كو ببراني الدوري جهد بن كافي نظم مدرسيا وخطرية هر وكيدن جي ده انجام غاتو برانين كل الدوري رود ده قالك زرار المدي دقينا تفيدن كو خود دربدرن وروشوان يا ابوري جبري خراب جبر دربدر بنا وللدوري كو بنياتا ويا جير زمينا وي جخوا نا دوري كي ام بيجن جيانا وي عصاية جبر اوجي هرينا كراسي شركه نوروز عالین سیاسی ما بهیست کو داخوازا هەرێمەک بێفرین دەکرد دۆژی تا راپۆرتێک لەسەروێ هەبوو ئەو عالی کینە ئەو وێ داخوازی ژکی دکن یعنی حدا چەندی داخوازەکە وەسا یعنی ڕاست بینە چووکۆم دزانن ئەمریکیان بەری نەهاژی و میێوانێمەژی نەها ئانی زمانکو و داخوازەک وەسا ژ عالی ئەمریکیان و تشتێکی گەلکی بزەحمەتە یعنی ئەسخوازم پتر لەسەر بێنە تشمەرە بێژی کاچایە. بله افضل خازا عاليين سياسيين كل هرما شهبا وهر وكي دن جاليه ريفبريا عفريني واجي هاتيا دا خاص كرن كو هرما ك بفرين بفرس كرن لحمو باكور سوريا دي ببا لغور نرينا فان عاليين سياسي بريبندك ريجرك لبر انجام دانا ايريشا كتركي نو كو اگر هيا وهر جفن وي كورن وي زيداد بالنسر دفري وكي كو امجي دزانن اف جمعها غولانيفا وهري داويه برياف دمكي جنوبا اجرا ايريشكرنا لسر باجار فاكمون بجت روجافا دفري جبر بيجي عاليين سياسي منكو اگر ريجر هاي البرمبري ريجر البرمبري انجام دان في ايشي وي غاوا كسركه بفرسكرنا و هرما بفرين جبركو هيزن ارتشا تركي او جروبين چكدار به هبونا هيزكي اسماني لغو باوريان و عاليين سياسي وي نكاربه پیش و بچا وي نكاربه تو ايشي كي انجام بده ده هفسنگيا لشكريا لسر عرضي هگر كوهات و ايشك بهات هگر كو اف ايش بپشدانا ام بیژن عالی ازمانی و نهات به پشگیر کردن و لبر ایریش وره گرتن و انجام و اگر هی کو او ایریش بیاندن شخود انجام ایریشن برجی سر دور عفرینی 2018 دا و لسر دور سرکانی گرسپی 2019 دا هاتیه کردن دماکو رینهات گرتن لبر ایریشا به هوای ازمانی جالی ترکی و اف دور هاتن ارمانج کردن و هر وقت هزین چکدار لچو لکیلا کافر مروز دکاره بیجی دخواز عالی سیاسی نکنه جالیا عالی کوالاسیون ناو نتاوی امریکا د سریدا و هر وقت دن روسیا تکرن لکیلا کاوی هزین حکومت سوری هات خواستن کو سیستم دیجی فرینه يعني سيستم كودكاري ببا برسف لهم بر إيشين هوايي هجر كوهات و إيش بيكات ورا پیدا کردن الدفرش خو اگه کاجی دا ام برچاف دبینن ذکرنا هزن لشکری لسر عرضه سن دفرات رفعت دبي هر وکی دن گندوار مون بجي نورز متخص بكرتي بزانم برسفا حكمة سوري حيانها تشو بيجبو داخوازك وصا عنجبو روشك وصا خو وكي كان دزانن دما إيريشان دا وج هفتيا بوريدا جي هاتا راغاندن كو لهفكرنك دن نافرا هزن سوريا ديمقراطيك و هزن بسر حكومة سوري وهي افيكا جي جاليه راغاندنا نيزي حكومة سوري جي هاتيه بشراس كرن كو د انجام الفي هفكرني هزن حكومة سوري هبونا خو لدفرن رج افاي حلبه يعني ج تخوبات رفعت د حياكو بهرما كوباني زيدك يا اذهبون اخوي لشكريجي
زیدکردنێکی کۆژ 2016دا بەvê ئەوەی چێ نەبووە دە ئەنجاما vê زیدەکردنê هەلوەستا حکوومەتە سووری لە کێلەکە هێزên Sûriya Demokratîk wê bibin bersîv li beremberî çi êrişeke leşkerî ji aliyê Tirkiyê ver ser herêmê were. Ji xwe ev yeka jî di gelek em bêjin daxuyanî û daxwazên herî dawiyê derketinin ser zimanê hikûmeta Sûrî jî hatiye nîşandan û her wekî din ji aliyê hêzên Sûriya Demokratîk û ev yek ev li hevkirin bi piştdan yan jî bi çavdêriya hêzên Rûsyê pêk hatiye. Ji xwe bêje ha bibin giranî heye ku helwesta Rûsî bikare bibe bersîv li hember çi êrişeke Tirkiyê ku li deverê rû bide. Balê Newroz reşo peyamêra dengê Amerîka li herêma Efrînê ji Şehbayê yan kampê Şehbayê penebera bi me rabû gelkî spas. Spas bû jî. خۆپیشاندەران لە ئەستەمبوڵ گربوونەوە و داوای ئازادکردنی دەست بەجێ 16 ڕۆژنامەنووسی کوردیان کرد کە لە مانگی 6 ئەم ساڵدا دەست بەسەر کرابوون. ئەمەش لە کاتێکدایە کە تورکیا پرۆسەی هەڵبژاردن ئەنجام دەدات و هەندێک دەڵێن ئازادی ڕۆژنامەگەری و ئازادی ڕادەربڕین بەرەو نەمان دەڕۆن. سندیکا و یەکێتیان ڕۆژنامەوانان لە ئەستەمبول کۆبوون داخوازە ئازادکردنا بلەستیا 16 ڕۆژنامەوانên کورد kirin yên ku di 16 hezîranên dal Tirkiye hatîne desteserkirin. Basın ve ifade özgürlüğü. Azadiya çapamenî û azadiya ramanê ber bi nemanê ve diçe. Tirkiye te proseya hilbijartinê daye. Saleka dî dê hilbijartin bêhne kirin. Hema berê hilbijartinê parlemanê proje qanûneka nû pêşniyar kir. Em vê qanûnê veke qanûneka sansûrê an jî kontrolkirinê dibînin. Parleman te bêhinvedanê daye. Dê te meha cotmehê da careka din dest bi kar bike. Ew proje yasaya gelek dijwar e. Faruk Eren serokê Konfederasyona Sendîkaya Karkerên Şoreşgerên Tirkiye dîsek dibêjît, ev nerekeftinek ku rojnamevanan rewanê zîndanê bikin, di demekî de ku helbijartinên welat nêzik dibin. Sürdürüyoruz. Haber yapmaya devam. Em nûçeyên xwe berdevam dikin. Em hewil didin ku xelkî derbarê rastiyan da agahdar bikin. Lê di vî warî da êdî rojnamevan nikarin çi bikin. Ew tenê dê karên xwe bikin. Divêt xelk bi xwe mafê xwe yê agadarkirinê biparêze. Mafê xwe yê azadiya çapemenî û azadiya ramanê biparêze. û rojnamevanan jî biparêze. Tenê wê demê em dikarin levaratekê bi rastî demokratîk da bijîn. Xwepêşanderan nivîsînin wekî em rojnamevaniyê diparêzîn, çapemeniya azad nahêt bêdenkirin û medya azad nahêt rawestandin helgirdibûn. Her wisa wêneyên rojnamevanên girtî jî destan dabûn. Ji wanan Mihemed Elî Ertas, sernivîserê taka rojnama bi Kurdî li Tirkiye. Derên Yartsî ve rojnamevan û endama nûnera Komala rojnamevanên Dîçla Firatê dibêjît. Ew nameyên ku rojnamevanên hatîne girtin diviyan ji zîdanê bişînin, da ku bîrûbûçûnên xwe bigihînin gel û civakê hatine snûrdarkirin. Korkmadığımızı Em li virên da ku bibêjin em natirsin. Em natirsin ji ber ku ev kevneşopiya çapemeniya azada 30 salî ye. Wekû helgirin vê kevneşopiyê, dema ku rojnameyên me hatin bombekirin, dema hevalên me hatin kuştin, dema rojnameyên me hatin girtin, em her li ser vê rê bûn. Îro jî em li ser heman rê ne. Em ê berdewam bin li ser têkoşîna xwe. Li gorî raporta sala 2022 ya rêxistina peyamnerên besnûr derbarê azadiya rojnamegeriyê, Türkiye derece 149 dahat ji nava 108 welatan. Hatin mayî, dengê Amerîka, Washington. واشنطن بەنامەیەکی هەفتانەیە لە بەشی کوردی دەنگی ئەمریکاوە ئامادە و پێشکەش دەکرێت. من بەڵێن ساڵح هەموو ڕۆژانێکی هەینی لەگەڵ پسپۆڕاندا تاوتوێی گەرموگورترین بابەتی ڕۆژ دەکەین لە پەیوەندی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە. لەگەڵمان بن. کاربەدەستێکی پێشووی گرتوخانەیەکی ئێران حەمید نووری هەفتەی ڕابردوو لە سوید سزای زیندانی هەتا هەتایی بەسەردا سەپێنرا پاش ئەوەی
تاوانبار کرا بە تاوانی جەنگ و کوشتنکاری لە میانی دوا قۆناغی شەڕی ئێران و عێراق لە ساڵانی هەشتاکاندا. لە هەمان کاتدا گروپەکانی مافەکانی مرۆڤ و بنەماڵەکانی قوربانیان هیوادارن ئەمە ببێتە دەستپێکێک بۆ دادگایکردنی داواکارە گشتیەکانی تری ئێران. لە دەمێکدا سەدان لە جودابیران و چالاکانی سیاسی و بنەماڵەی کوژراوەکان لە دەرەوەی دادگا لە ڕۆژی پێنجشەمە چاوەڕوانی بڕیار بوون لە نێو دادگاکەدا دادوەرانی لێکۆڵینەوە لەسەر و کوشتارە کە ماوەیەکی زۆری خەیان بڕیاری کۆتایی خۆیان ڕاگەاند. بڕیار لەسەر ئەم تاوانانە بەندکرانی هەتایی دیاری کراوە. هۆیەکەی ئەوەیە کە تاوانبار گەلێک تاوانی ئەنجامداون کە ژمارەیەکی زۆر کەس تێدایەدام کراون و هەموو کەسە ئەدامکراوەکانی تریش بە گوێرەی یاسای نێونەتەوەی مرۆڤایەتی پارێزراو بوون. ئەوەی ئەدامکردانە لە ئاکامی ڕوانگەی سیاسی و ئاینی قوربانیەکاندا بووە و بە دوای ڕێکارێکدا جێبەجێکراون کە لەگەڵ تایبەتمەندیەکانی دادگایەکی ڕەوادا یەک ناگرێتەوە. بەندکراوێکی پێشووی بەندیخانەکانی کۆماری ئیسلامی ئێران ئەم بڕیارە بە هەڵوێستێکی مێژووی دەزانێت. ئێستا ئێمە ئەوە دەبینین پێم وایە هەمومان زۆر دڵخۆش و خۆشحاڵین. خەڵکی ئێران خۆشحاڵن چونکە دوای ئەم هەموو خۆدزینەوەی ڕژێمی ئێران کە هەوڵیدا بە شێوازی جۆرا و جۆر ئەم کۆمەڵکوژیە بشارێتەوە، ئێستا دەبینین کە دادپەروەری بە ئەنجام گەیشت. ڕۆژێکی گەورەیە بۆ ئێمە، ڕۆژێکی مێژوویە. کوتەبێژی ناوەندی نەمران کە بەڵگە لەسەر ئێدام کراوەکان لە کوردستانی ئێراندا کۆ دەکاتەوە و برایەکی لە نێو ئەو هەشلاوەی مەهابادیدا کە لە 25 مانجیەکی 1970 زاینیدا ئەدام کراوە، پێی وایە ئەم بڕیارە هەموو سیستەمی کۆماری ئیسلامی ئێران دەگرێتەوە. لەباری یاسایی و لەباری دەزایەوە ئەنیا یەک کەس دادگای کرا و یەک کەسیش حکم درا. بەڵام لەباری سیاسیەوە منیش و زۆر لە پسپۆران کە لە ماوەی ئەو چەند ڕۆژەدا بەسەر حکومەکە هاتوونەوە پێمان وایە کە ئەو حکومە ئەو بڕیارە هەموو حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران و هەموو قانونی ئەساسی قانونی ئیسلامی کۆماری ئیسلامی ئێران دەگرێتەوە. دوای ئەو بڕیاری دادگای سوێد لێدوانێکی وەزارەتی دەرەوەی ئێران ئەم کەیسەی مەحکوم کرد و بە تۆمەتێکی بێبناخە و دەست کرد لە دژی سیستەمی دادوەری ئێرانی زانی. بەڵام ئەو جودابیرەی سیاسی دەڵێت هەوڵی کۆماری ئیسلامی سەر نەکەوت. ئەوە تەنها حەمید نووری نەبوو، بەڵکو دادگاییکردنی ڕژیمی ئیسلامی بوو، چونکە بۆ نمونە ڕووداوێکیان کارێک نەبوو کە کەسێک وەک هەڵا کردی بیچێ. لە ڕاستیدا تەواوی ڕژیم بەلایەنەکەم 1 ساڵ پێشتر پلانیان بۆ ئەو کوشتنانە دانابوو. ڕێکخراوی لێخۆشببوونی نێونەتەوەی لە ڕاگەیاندراوێکدا گوتی بە تاوانبار ناساندن و دیاریکردنی سزا بۆ سەر حەمید نووری ئەمڕۆ لە سوێد بە تاوانەکانی پێوەست بە کۆمەڵکوژی 1970 هەنگاوێکی بێوێنەیە لە پێناوی دادپەروەری بۆ ئەو تاوانانەی کە لە ئێراندا ئەنجام دراون و پەیامێکی ئاشکراش بۆ دەسەڵاتدارانی ئێران دەنێرێت کە ئەوانەی لە ئێران لە تاوانەکانی دژ بە مرۆڤایەتیدا بەرپرسن لە چنگ دادپەروەری ڕزگاریان نابێت. دوای 34 ساڵ یەکەم جارە بەرپرسێکی ڕژێمی ئێران بەهۆی ڕۆڵی لە کۆمەڵکوژی 30,000 زیندانی سیاسی لە ساڵی 1970دا ڕوبەڕووی دادگا دەکرێتەوە. بەڵام دەبێت ئەوەشت لەبیر بێت کە حەمید نووری بەرپرسێکی پلەنزم بووە. لە ئێستادا پلاندانەر و تاوانباری ڕاستەقینە سەرۆک و ڕێبەری باڵای ڕژێمی ئێران و دەبێت بدرێنە دادگا و ئێمەش پشوو نادەین تا ئەو کاتەی ئەوە ڕوودەدات. ڕێکخراوی چاودێری بەسەر مافەکانی مرۆڤیش لە ڕاگەیاندراوێکدا کوتی قوربانیانی ئەم قۆناغە تاریکە لە مێژووی سەردەمی ئێراندا ئەمڕۆ هەنگاوێکی بچووچان بەرەو دادپەروەری هەڵێنایەوە. ئەم چالەکە کوردەش گەشببینە کە بڕیاری دادگا دەرفەتێک دەرەخسێنێ کاربدەستانی دیکەی وەک حەمید نووری کە بێن بۆ ئەوروپا دادگایی بکرێن. بۆیە ئێمە لەو بارەوە یەکجار زۆر گەشببینین ئەو بڕیارێکی سەرەتاییە هەموو ئەو تاوانبارانی کۆماری ئیسلامی ئێران کە لە کەیفی ئەدانەکان و پێشێلکردنی مافی مرۆڤ سەهمیان هەبووە لە ڕۆژێک لە ڕۆژان ئەگەر پێیان بگاتە وڵاتانی ئەوروپایی هەمیشە ئەو مەترسیان لەسەرەکە بدرێنە بەردەستی دادگا. لە هەمان کاتیشدا پارێزەری حەمید نووری بە ئاژانسی فرانس پرێسی گوت کە بڕیاری دادگای پێ ناخۆشە و داوا دەکات سەر لە نوێ بەسەر کەیسەکەدا بچنەوە. سەلاح پیرۆتی، دەنگی ئەمریکا.
عێراق بەرهەمهێنەرە سەرەکەیە خورمەیە لێژی بەرشەڕ و بەهافچۆنان و ڕەوشە نەئارامە وڵات چەندین ساڵن بۆریدا تەڤایە کەرتێ چاندنی لە عێراقی ڕاستی ڕەوشەک خراپ دەبە لە باژارێک کەربەلان نەها هەوڵێک هەیە ji بۆ چاندنا دارخورمەیان. هەزاران نەمامی دارخورمای لێواری بیابانەکانی نزیک لە شاری کەربەلای ناوەڕاستی عێراقی ئاوادان کردوتەوە ئەو دارەی سمبولێکی نەتەوەی خەڵکی عێراقا کە سەر ڕای وشکە ساڵی و کۆمەڵی هۆکاری ژینگەی هێشتا دارخورماکان بە پێوەستاون. کۆکردنەوەی دارخورماکانی عێراق لەم پانتاییەی بیابان کە 1235 دۆنم زەویە 90 جۆر خورمای عێراق و وڵاتانی عەرەبی لە خۆکۆ کردوتەوە. بە دڵنیاییەوە دارخورما وەک سنبولێک و شانازی خەڵکی عێراقە هەر بۆیە دەستمان بە ڕواندنی دارخورماکان کردووە تاوەکو بگاتەوە ئاستەی ساڵانی ڕابردوو کە زیاتر لە 30 میلیۆن دارخورما لە عێراقدا هەبوو. سەوزکردنەوەی ئەم بەشەی بیابان بە داری خورما لەلایەن مەزاری ئیمام حسێنی شاری کەربەلاوە بەڕێوە دەبرێت. 7 ساڵە دەستیان پێکردووە و لە کۆی ڕواندنی 30,000 دارخورما 6,000یان هاتوونەتە بەرهەم. پێشبینی دەکەن بەرهەمی ئەم ساڵیان بگاتە 60 تەن خورما لە چاو ساڵی 2021دا کە ڕێژەکەی کەمتر بووە. وشکبوونی دارخورماکان و مەزراکان لە ڕابردوودا بە هۆکاری جەنگی چەند ساڵی نێوان عێراق و ئێران بە ملیۆنان دارخورمای لەناو بردووە. ئێستا لە ناوچە سنوورەکانی بەدرەوجەسان و شوێنی دی عێراق وشکە ساڵی تەنگی پێ هەڵچنیون بە ملیۆنان دارخورما لەناو چوون. لە ئێستاشدا وڵاتانی دراوسەی عێراق لەو کوشتارگەیە هەر بەردەوامن. ئەو وشکە ساڵیە لە زۆر ناوچەکانی عێراق کەوتوتەوە بە تایبەتی لە ناوچە سنووریەکان وەک بەدرەوجەسان و شوێنی دی پارێزگای دیالە کاریگەری زۆر خراپی کردوتە سەرکەرتی کشت و کاڵ بە هۆکاری سیاسەتی ئەو وڵاتانی دراوسەی عێراق کە سەرچاوە ئاویەکانیان لە عێراق گرتوتەوە. جەنگ و سیاسەتی نێوان وڵاتان ئەگەر هۆکارێکی وشکبوونی داری خورماکان و مەزراکانی تر بن گۆڕانی ژینگە و کەمی بارانبارینیش هۆکارێکی دیکەیە. پێشتر ئاوێکی زۆرمان هەبوو ئاوی بارانیش لە شاخەکانەوە دەهات بەدرا وەکو دەریای گوا بوو بەڵام بەهۆی کەمی بارانەوە خەریکە زەویەکان وردە وردە وشکدادێن. بە پێی بیرروڕای شارەزایان کارتی کوشتتوکال لە عێراقدا لە قەیراندایە دارخورماکان بە تایبەتی شارەزایان عێراقیان بە گۆڕستانی دارخورماکان ناوبردووە کە سەر ڕای جەنگ و وشکە ساڵی زۆری ڕێژەی خوێش لە شەتر عەرەبدا سستی خستۆتە بژانەی ئەو درەختە ئازایی بیابان. کێشەی بوونی زۆری خوێ لە ئەوەکاندا دەگەڕێتەوە بۆ ناوەندی ساڵی نەوەدەکان ئەوەش کێشەیەکی دیکەی بۆ دروستکردوین بە تایبەتی بۆ ئەو کەسانی تازە باخی خورما بنیاد دەنیان. بە پێی ئامارەکانی بانکی نێودەوڵەتی دووهەم بابەتی هەناردەکردنی عێراق بۆ دەرەوە لە دوای نەوت میوەی خورمایە ساڵانە 120 میلیۆن دۆلار داهاتەکەیەتی. دارخورماکان بەبەرهەمن ئەگەر دەستی حکومەت و جوتیارەکان لەگەڵی میهرەبان بن. یەحیا بەرزنجی گەنجی ئەمریکا. جارێکی تر ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان زیادی کردوتەوە لە پاش پشووی جژنی قوربانەوە سەدان کەسی تر لە هەرێم تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. بۆ زانیاری زیاتر دەچینە لای سنوور کەریم پەیام نێرمان لە سلێمانی. سنوورم کاتت باش دەکرێت پێمان بڵێ لە ئێستادا ئاستی بڵاوبوونەوەی کۆرۆنا چەندێک زۆرە لە هەرێم؟ هێرۆ ئەم کاتتان باش طبعاً ئێستا ئەو شەپۆلێکە هەیە بە دەرلەوەی شەپۆلی پێنجەم و شەپۆلێکی جیهانیە شەپۆلەکە بەیگومان هەرێمی کوردستانیشی گرتوتەوە بە پێو ئامارانی کە لە بەردەستایە ڕێژەی توشبوون لە ئاستێکی بەرزدایە. دەمەوێت ئاماری 24 کاتژمێری ڕابردووتان بۆ بخوێنمەوە کە 266 کەس لە شاری سلێمانی تووشی کۆرۆنا بوون. بەڵام بە گوێرەی وتەکانی بەڕێوەبەرایەتی تەندروستی پارێزگای سلێمانی ڕێژەی مردن بە کۆرۆنا لە ئێستادا سفرە لە شاری سلێمانی بەس لە شاری هەولێر یەک کەس تا ئێستا مردن تۆمات کراوە. جیاواز لە جارەکانی تر ئەم جارە کۆرۆنا هەموو تەمەنە جیاوازەکانی گرتوێتەوە. دەمەوێت بڵێم کە لە شەپۆلەکانی تری ڕابردوودا ئامار لە ناو مناڵان زۆر کەم بوو بەڵام ئەم جارە ڕێژەیەکی زۆریش تووشی نەخۆشی کۆرۆنا بوو. بەڵێ باشە سنوور کاربەدەستان چێڵێن ڕەوشی نەخۆشخانەکان چۆنە ئێستا؟ بە دڵنیاییەوە من ئەو بەداداچوونی کردم لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلێمانی ئەوان ئاماژە بەواکەن
ڕاستە ڕێژەی توشبوون لە ئاستێکی زۆر بەرزدایە بەڵام مەترسی لەسەر ژیانی توشبووان زۆر کەمە و لە هەمان کاتدا ئەو نەخۆشخانەی کە تووشی ڤایرۆسەکە بن ماوەیەکی زۆر کەم پێویستەکە کە لە نەخۆشخانەکان بمێنەوە واتە بە شێوەیەکی گشتی ئاسانتر لە شەپۆلەکانی تر توشبووان توش دەبن بە قسەی خۆیان ئەمەش کاریگەری ڕاستەوخۆی وەرگرتنی ڤاکسینە لەلایەن ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوە. بەڵێ باشە سنوور دەمەوێت باسی ڤاکسینت کرد دەمەوێت بزانم ئایا خەڵکی لە هەرێمی کوردستان ڤاکسینەکان بە باشی وەرەگرن یعنی لێرە بۆ نمونە لە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەرزی سێم و تەنانەت هەندێک کەس دەرزی چوارەمیشیان لێداوە. بەڵێ طبعا لە سەرەتادا وەک دەزانین کاتێک کە ڤاکسین گەشتە عێراق خەڵک زۆر بە حەزەرەوە لە بابەتەکە نزیکە بۆ ژمارەیەکی زۆر کەم لە هاوڵاتیان بە دەم داواکاری حکوومەتەوە چون بۆ وەرگرتنی ڤاکسین بەڵام دوجار بە تایبەتی ساڵی پار لە بەرەوەی کە کۆرۆنا لە ئارادا بوو زیاتر خەڵک ڕێژەیەکی زۆر ڕۆشتن بە دەم داواکاریەکانەوە حکوومەت طبعا هۆشیارێکی زۆری لەو بارەیەوە بڵاوە کردەوە بەردەوام هاوکاری خەڵکیە کرد ئاگاداری خەڵکیە کردەوە بۆی کا بچن بەدەم داواکاریەکانیانەوە ڤاکسین وەربگرن بە گوێرە و زانیاریانی کە لە بەردەستە ژمارەیەکی زۆر هاوڵاتی لە هەرێمی کوردستاندا ڤاکسین یان وەرگرتووە هەرەمەش بۆکارە بۆی کە توشبووان لە ئێستادا لە تەندروستێکی زۆر باشتر بن لە چاو ساڵانی ڕابردوو بەڵام لە بیرمان نەچێ نەبوونی نەمانی کۆرۆنا لە ماوەی چەند مانگی ڕابردوودا وای لە هاوڵاتیان کرد بە جۆرێک لە جۆرەکان سارد بوونەوە لە وەرگرتنی ڤاکسین. بە گوێری بە زانیاریەکانی من ڕێژەیەکی زۆر کەم هاوڵاتی بڕاژەمی سێمی لە ڤاکسینی دژە کۆرۆنا وەرگرتووە لە هەرێمی کوردستاندا بەڵام بە دڵنیاییەوە هاتنەوەی ئەم شەپۆلە هۆکارێکە بێ بە بڕوای من بۆی کە هاوڵاتیان جارێکی بڕۆنەوە ناوەندە تەندروستیەکان بۆ وەرگرتنی ڤاکسین. باشە سنوور دەمەوێت ئەوە بزانم ئێستا ینی دەزانین ڤاکسین بۆ مناڵانیش پەسەند کراوە ئایا لە هەرێمی کوردستان چۆنە مناڵەکان ڤاکسین نەکرێن دژ بە کۆرۆنایان نا؟ بەڵێ من بەپی تەجروبەی خۆم نەک وەکو بەڵگەیەکی معلوم کە لە بەردەستمان بێ بەڵامەوەی کە بینیم لە ڕابردوودا لە ناوەندە تەندروستیەکان ڕێژەیەکی کەمی خەڵک هەبوو کە مناڵانی سەرووی 12 ساڵیانە برد بۆ بنکە تەندروستیەکان و بڵێن ڤاکسینیان وەرەگرت بەڵام بەگشتی بەداخەوە هۆشیاری لەو ئاستایانە لە ئاستی پێویستانیە بۆی کە هاوڵاتیان مناڵان ببەنە سنتەرەکان یاخود بنکەکانی تەندروستی بۆ وەرگرتنی ڤاکسین بۆیە ژمارەیەکی زۆر کەم دەکرێت بڵین مناڵان ڤاکسینیان وەرگرتووە و بیانووی خەڵکیش بۆ ئەوەیە کە مناڵ گوایە بەرگری لەشی یاخو بەرگری جەستەی بەهێزە زۆر جار دەڵێن کە پێویست ناکە ڤاکسین وەربگرن. بەڵێ سنوور دوا پرسیارم ئایا خەڵکی ئێستا وەکو دەزانین لە سەرەتادا کۆرۆناکە بڵاو بۆەوە هەندێک ڕێو شوێنی پێویستی تەندروستی دەگیرایە بەر ئێستا لە هەرێمی کوردستان چۆنە خەڵکی هێشتا ئەو ڕێو شوێنانە دەگرنە بەر یان کەمتر یان با بڵێن خەڵکی ماسک بەکارهێنن یان نا یا کۆبوونەوەی گشتی و کۆبوونەوەکان چۆنن؟ هێرۆ ئەوەی کە من بە چاو دەیبینم لە ناو کۆمەڵگا نەخێر هیچ کەسێک ینی دەکرێ بڵین لەوانەیە بە دەگمەن کەسێکت بەرچاو بکەوێت لە شوێنێکی گشتیدا کە ماسکی بەکارهێنابێت ڕێکارەکانی تەندروستی لە ئاستێکی زۆر زۆر خراپدان خەڵک بەگشتێتە باوەڕی بەرامبەر بە ڤاکسین بەرامبەر بە کۆرۆنا تا ئاستێکی زۆر لاواز بووە بۆیە ڕێکاری لەو شێوەیە ناگرنە بەر بەڵام هەر بەپێی بە دواداچوونەکانی من و ئەوەی کە دەبینم طبعاً کۆبوونەوەی ژمارەیەکی زۆری هاوڵاتیان بە تایبەتی لە شوێنە گشتیەکان هۆکارێکی سەرەکیە بۆ بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەوە من ئەوەی کە تێبینیم کرد بەشێکی زۆری ئەو هاوڵاتیانەی ڤاکسینیان بەکار نەهێناوە بەداخۆ کۆرۆنایان زۆر بە سەختی گرتووە وەکۆی کە لە ساڵانی ڕابردوودا ڕێژێکی زۆر لە هاوڵاتیان و خەڵک بەگشتی لە سەرانسەری جیهاندا توش بوون. بەڵێ سنوور کەریم لە سلێمانیەوە لەگەڵماندا بوو سپاس سنوور. لە لیما پایتەختێ پیرۆ لە ڕۆژە جیهانیە کوچکان یا سەگان خودیین کوچکان بەشداری دێبەریکانیەکە ساڵانەیە کوچکان دەکرد. دیانە ڕۆمەس نوێنەرا باژەر لیماگۆژی مەبەست ji بەریکانی ئەوە یاکو بە ناوێ ماسکۆتۆنە ئەوە کو خودیین کوچکان فێری عادەتین تەندروست بن وەکات چاوە پیاسەیە بکوچکێن خۆڕا بکن یان غاریژی بکوچکێن خۆڕا بکن کوچکێن خۆرە بکن دە ناوجادەیاندا ji بۆ ئەو بخۆژی تەندروست بمینن. یاریەکانی جامی تۆپی پێیژنانی ئەوروپا بەردەوامە ئەمڕۆ تیمەکانی گروپی دی
ئایسلاند و فەڕەنسا لە یانەی نیویۆرک لە ڕۆتردام ڕوبەڕووی یەک دەبنەوە. لە هەمان کاتیشدا دوو تیمی تری گروپەکەی هەمان گروپ تیمی ئیتالیا و بەلجیکا لە نێو گۆڕەپانی مانچستەر سیتی یاریەکەیان ئەنجام دەدەن. دوێنێ یەکشەمەش تیمەکانی گروپی سی سویسرا و هۆڵندا یاریان کرد کە هۆڵندا بە 4 گۆڵ بەرامبەر بە 1 لە سویسرای بردەوە و لە هەمان گروپیشدا سوید و پۆرتۆگال یاریان کرد کە سوید توانی بە 5 گۆڵ بەرامبەر بە هیچ لە پۆرتۆگال بباتەوە. هەلبەت لەبان ڕۆژان هێرۆ ئەمێ ئاگادار بین سەروان یاریان تێنکردنش بوو و کا بباکی وێ قەهرەمانی بەهاتا بەرنامە بێ یا کورتکونەشن سوباهی هەر شاد و بەختەوەر بن و خدا حافظ. کاتێکی خۆش.